لا درێژەی بەڕێوەچوونی چالاکیەکان بە بۆنەی یادی لەدایکبوونی پەیامبەری ئیسلام محەممەد درودی خوای لەسەر بێت، کۆمەڵگای پزیشکی بەخشین لە قەزای چەمچەماڵ بڕیاریدا لە ڕۆژی لەدایکبوونی پەیامبەردا نەخۆش بەبێ بەرامبەر ببینرێت. لای خۆشیانەوە هاوڵاتیان نوێڕای سوپاس و دەستخۆشییان بۆ ئەم هەنگاوەی کۆمەڵگای پزیشکی بەخشین داواکاریش بوون لە نەخۆشخانە و نۆرینگەکانی دیکە چاو لەم هەنگاوەی نەخۆشخانەی بەخشین بکەن و لە بۆ نەو یادەکاندا ئۆڤەری تایبەتیان هەبێت. پێشنیارێکم هەیە، یعنی خۆزگا هین ئومێدەوار بووم کە هەموو نەخۆشخانەکان بن کە تەندروستیەکانی کە بە تایبەتی نەخۆشخانەکان حەق بووە، یعنی لەم ڕۆژەیە هی حکومین، یعنی لەم ڕۆژەیە تەنها لە پێناوی خوای گەورە لەم ڕۆژە پیرۆزەیە هین ئۆفەرەکانیان بێ بەرامبەر نەخۆشیان بەڕێکردایە. ئینشاءالله ئومێدەوارم ئەم کۆمەڵگای بەخشینە لە داهاتووە دکتۆری بین باشتر و بەشی باشتری لێ ئەکرێتەوە. دەستخۆشی لە بەخشین دەکەین و ئەو ستافەی کە ئەم کارە دەکەن کەوا هەستاون بە خزمەتکردنی خەڵک بێ بەرامبەر، ئەمە جێگای ڕێزە، جێگای دەستخۆشیە، ئەمە مەگەر خوای گەورە پاداشتیان بداتەوە. بۆ ئێمە داواکارین ئەو دکتۆرە بەڕێزانیش کەوەها لە شوێنەکانی تر ئەگەر یانوێ خزمەتی خەڵکن ئاوها بیر بکەنەوە کە نرخەکانیان کەمکەنەوە بۆی هاوڵاتی بتوانێت سوود وەرگێت. دەستخۆشیان لێکم ئەمڕۆ ئۆڤەرێکی تایبەت بوو، زۆر دەستخۆشی لەو دکتۆرە بەڕێزانەکەم، بەڕاستی دکتۆری ئافرەتان، دکتۆری دان بێ بەرامبەر. هیوادارم دکتۆرەکانیش کە چاو لەمانکەن، هیوادارم نمونەیان زۆر بێ و دەستخۆشیان لێکم، ئیشێکی زۆر باشیان کردو. وەڵی زۆر پێویستە بۆ خەڵکی شارەکە. هیوادارم هەموو نەخۆشخانەکانی کە چاو لێرە بکەن، لە ساڵێکا چەند جارێک ئەم ئۆڤەرە بکەنەوە. ئیشێکی زۆر پێویستە بۆ خەڵکەکە. هەر بە بۆنەی یادی لەدایکبوونی پەیامبەرەوە درودی خوای لەسەر بێت، کۆمەڵگاکە بڕیاریدا بەکردنەوەی بەشێکی نوێ لە کۆمەڵگاکەدا کە ئەویش بەشی چارەسەری سروشتیە. بەڕێوبەری کۆمەڵگای پزیشکی بەخشینیش ئاماژە بەوە دەکات لە سەرجەم بۆ نەو یادەکاندا ئۆڤەری تایبەتیان بۆ دانیشتوانی ناوچەکە دەبێت. دەشڵێت ئامانج و مەبەستیان لە ئۆڤەرەکە خزمەتکردنی سەرجەمچین و توێژە جیاوازەکانە بەبێ جیاوازی. دیارە ئێمە وەکو کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە شاری چەمچەماڵ پێشتریش لە بۆنە و مەناسباتی جیاوازترە ئۆفەری تایبەتمان بۆ خەڵکی شارەکەمان هەبووە. دیارە هەر ئامانج لە دروستکردنی کۆمەڵگەی پزیشکی بەخشین هاوکاریکردنی خەڵکیە بەگشتی و کەم دەرامەتەکان بە سێغەیەکی تایبەت. ئێمەش وا هەستمان کرد ئەگەر ڕۆژێکی ژوێت لە پاڵەوەی ئێمە هەموو ڕۆژێک توانین هاوکاری خەڵکی نەخۆش و کەم دەرامەت بکەین، بەڵام ویسمان ڕۆژێک تایبەت بکەین کە هەر بەبێ بەرامبەر نەخۆشەکانمان چارەسەر بکەین لێرە. ساڵانە و لەگەڵ هاتنی مانجی لەدایکبوونی ڕابەری مرۆڤایەتی محەممەد درودی خوای لەسەر بێت، کۆمەڵگای پزیشکی بەخشین لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان با مەبەستی خزمەتکردنی هاوڵاتیان بەگشتی و کەسانی هەژار و کەم دەرامەت بە تایبەتی چەندین ئۆڤەری ناوازە و جیاواز ڕادەگەیەنن. هاوڵاتیانیش خزمەتەکانی کۆمەڵگای پزیشکی بەخشین بەرز دەنرخێنن. ئەمە لە کاتێکدایە کە لە ڕۆژانی ئاسایشدا نرخی خزمەتگوزارێ تەندروستیەکان لە نەخۆشخانەکانی بەخشین بەراورد بە نەخۆشخانە و نۆرینگەکانی دیکە جیاوازیەکی زۆریان هەیە. جەلال جەواری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.